خۆشەویستەکانم ڕۆژی قیامەتە کە درێژی ئەو ڕۆژە 50,000 ساڵە خۆ پەنامەندای ڕەبی خوای تەعالا محاسبەی بەندەکانی تیاکە. بەڕێزان خۆر لەو ڕۆژە 1 میل لە ئینسانەکانەوە دوورە. ئەڵڵا بمان پارێزێ. مەوقفەکە زۆر سام ناکە، زۆر زەحمەتە. خەڵکی هەر یەکێ بە پێی تاوانی خۆی لە ناو گوناحی خۆیان غەرق بووە. ئەلەو ڕۆژە خوای تەعالا بانگی کۆمەڵە خەڵکانێکەکە ئەفەرمێ ئەوانە کوان. لەوانە یەکێک ئەفەرمێ خوای تەعالا فەرمێ ئەین المتحابون فی جەلالی. کوان ئەوانەی کە لەبەر خاتری من یەکتریان خۆشەویست. کوان ئەوانەی کە لەبەر خاتری من یەکتریان خۆش ئەویست. زۆر مهمە بەڕێزان. خوای تەعالا کە بانگیانەکە ئەفەرمێ کوان ئەوانیش وەڵامەدەنەوە. خوای تەعالا ئەفەرمێ اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي. ئەفەرمێ ئەمڕۆ ئەیان خەمە ژێر سێبەری خۆم. طبعا لە ڕۆژێکە کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. زۆر زۆر گرنگە، زۆر زۆر مهمە تۆ بەری ئەمە بکەوی. طبعا 7 جۆر کەسن ئەوانە. یەکێکیان ئەمەن، یەکێکیان ئەمەیەکە لەبەر خاتری خوا 2 کەس لەبەر خاتری خوا یەکیان خۆشەوێ، لەبەر خاتری خوا ئەگەن بە یەکتری، لەبەر خاتری خوا لە یەک جیا ئەبنەوە. زۆر مهمە بەڕێزان هەوڵ بدەین ئێمە ئەو کەسانەی کە خۆشمان ئەوێن لەبەر خاتری خوا خۆشمان بوێن، لەبەر خاتری مەسلحەتی دنیا و بەرژەوەندیەکانی دنیا نەبێ، لەبەر خاتری ئەو مەسلحەتە گەورەیە بێ کە لە ڕۆژی قیامەتە، کە گەورەترین مەسلحەتە کە لە ڕۆژی قیامەتە بەهۆی ئەو خۆشەویستیەوە تۆ لە ژێر سێبەری خوا ئابی. زۆر گرنگە بەڕێزان. هیوادارم هەموو خوشک و برایەکی بەڕێز ئەم حەدیثە وای پێ بکە ئیتر لە ئیسەوەدا خۆشەویستیەکانی بگۆڕێ لەبەر خاتری بیکاتە لەبەر خاتری خوا. هەر کەسێ لەبەر خاتری خوا خۆشت نەوێ واللهی لە دنیایە و لە قیامەتیشا ئەوێتە بار بەسەرتەوە. بەس هەر خۆشەویستیە لەبەر خاتری خوا بێ لە دنیایە سوبحان الله بەرهەمەکە یەبینی و لە ڕۆژی قیامەتیشا ئەو بەرهەمە گەورەیە هەیە کە ئەتخاتە ژێر سێبەری خوا. لە ڕۆژێکە کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر. ئەوە طبعا دیارە بێگومان هۆکارێکشە لە هۆکارەکانی چوونە بەهەشتت. خوای تەعالا بیکا بە نەسیبی هەموومان.